لە 2020 تقریبا 45 کەیسمان هەبوو تاوەکو ئێستا لە مانگ دووەوە کۆرۆنا تەشەنەی کرد لە سەردەمی کۆرۆنایە تقریبا 35 کەیسمان هەبووە هەڕەشە لێکراون هەیە کێشەی کۆمەڵایەتی هەیە هەڕەشەی لەسەرا کێشەی خۆشەویستیان هەیە ئافرەتوە هەیە ڕوبەڕووی ئەوە بێتەوە ئافرەتەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە تووشە بێ هەڕەشەیان لەسەرا ئتر ئێمەش بە بڕیاری دادوەر لە تونند و تیژی خێزانیەوە یاخود لە بنکەکانی پۆلیس یاخود لە نەهێشتنی تاوان لە بازرگانی بە مرۆڤ ئەلەم جێهەتانەوەی مە کەیسەکانمان بۆ دێن بۆ ماوەی 72 سعات بە بڕیاری دادوەرە تا کێشەکەی چارەسەرە بێ بەڵام زۆر جار ئەم 72 ساعتە ناگەینە نەتیجە حاکم تەمدیدی بۆ ئەکا بۆ ینی مدەکەی درێژە کاتەوە بۆی چارەسەر بێ ئەگەر هەر چارەسەر نەبوو ئیحالەی سلێمانیەکرێ ئیحالی شەڵتەری داڵدەدانی سلێمانیەکرێ شەڵتەر ئێمە وەکوتم یەکەم جا بکراتە هەمیشەی زۆر باش بوو ئەوەی یەکێکە لە کێشەکانمان لە ڕووی ستافەوە زۆر نەقسمانەیە وەکوتم یەکەی حسابیمان نییە تایبەت بێ بە شەڵتەر لە ڕووی مەسارفەوە زۆر باش نین بینامان نییە بینای ماڵانە خۆ بینا ئەبێ بینایەک بێ گونجاو بێ بۆ شەڵتەر ئێمە لە بینای ماڵانین پاسەوانمان وەکو پێویست پاسەوان کەمە پاسەوانمان بەس لایەنە گرنگترین لایەنی ئەوەی کە ئێمە زۆر بۆتە گرفت بۆ شەڵتەر مەسرفاتەکەیە مەسرف ینی ناتوانم من کەیس دێ بۆ ئەوێ ناتوانم وەکو پێویست بەدەمیەوە بچم چەندین جار ڕوبەڕووی هەڕەشە بووینەتەوە خۆم کە سوکارم کە سوکاری کەیس هاتۆتە سەرمان بگرە تەقەشمان لێکراوە جاروا هەیە لە مانگێکا 3 کەیسمانەیە بەڵام ئێستا من هەر لەم هەفتەیە 8 کەیسم لایە ئیتر بە گوێرەی کەیسەکانە بە گوێرەی کاتەکانە کێشەی کەیسەکان کۆمەڵایەتیە جاروا هەیە لە کێشەی کۆمەڵاتی لە بین ژن و مێرد یا خوشک و برا خەزور و شوبرا و ئەمە لەگەڵ بووکە ئەوانە توش کێشابن خۆشەویستی تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر ینی هۆکاری سەرەکین بۆی کێشە دروست بێ لە نێوان خێزانەکانە ئافرەتمان هەیە باری دەرونی ناجێگیرە ئەوەشمان هەیە دەست درێژی سێکسی ئەوەشمان هەیە زۆربەی کچانمان تووشی ئەو جۆرە دەست درێژی ئەبنەوە کەیسەکان ئەو جیهاتەی کە ئەیهێنەیە بە دوواداچوون بە کەیسەکەی ئەکا و ئێمەش بە گفتوگۆکردن ڕاوێژکردن لەگەڵ کە سوکاریان بەڵام دادگا بە بڕیاری دادگا ئەگەڕێنەوە ناو کە سوکاریان